وەختتان وخێر ومیدوارم لە هەر سەلامەت بن و ومیدوارم کە کانێکشنە مۆبایلەکە ئیجازە بدات کە من ئەو دیبەیتە بکەم. سوارە بەر ئۆکتۆبرە کۆتایی و سوارە بەر لادانە دەمامەکە لەسەر نظام سوڵتە دوێ کە دەوڵەتە ئێرانی حکمە یارێکی ئاخێزی داکە، نە بە عنوانە یارە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ، نە بە عنوانە عوزڤیەتە لە ناو مەتنێکە، بەڵکو بە عنوانە بەهانەهایێ واهەیەک کە هاوردگێسی کە من ئەگەڕێمەوە سەر ئەوە. بەڵام پێشووتر بۆ خاتری ئەوەی کە تێبگەین بزانین دەوڵەتە ئێرانی مشکڵی وا لەکوێیە لەگەڵ ئاخێزە کوردەوارە سەربەخۆ و ئەم ئۆکتۆبرە کۆتاییە چه اتفاقاتێکی ڕووداگە و دلیل ئەوەی کە دەوڵەتە ئێرانی ئاعترافە بەوە ناکات کە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ چییە، بۆ مخالفە ئاخێزە کوردەوارە سەربەخۆس، بۆ بەشداریکردن و باوەڕهبوونە بە مەتنە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لە منزەر ئەوان و جۆرمە و لە ناتەوانیە ئەوە بە شوێنە بەهانە ئەگەڕیاکەگو یا من نێرەکەرم و کە نێرەکەرم زۆرم هەسوو کە زۆرم بێت ئەتوانم بەهانە بە تۆ بگرم. شاید ئەمە لە منزەرە فرەیەک لە مردمان و عادی وێت، شاید بۆ فرە کەسێک لە ناوە دەسە دەوڵەتە ئێرانی و دەوڵەتانە منتەقە کۆمپانیهای ماسک دەوڵەتیە ژیان ئەکەن ئەمە عادی وێت، بەڵام لە واقعا بۆ ئینسانێک و بۆ مرۆڤێک وا لە هەزارەی سەوما نەعادیە و نە دەوڵەتە ئێرانی وا بۆ یەچێتە بەرەوە. دەوڵەتە ئێرانی لە مناقشەکردن و ڕوبەڕووبوونەوە و قسەکردن و ئیدعاکانی سەپاندن و استفادەکردنە لە ئۆقەلای قەومخۆی بۆ خاترە ئەوەی کە مەسئلەیەک بسەپێنێت عاجزە، لەذا مەجبورە وازحترین چهرەی خۆی بخاتە دەرەوە کە من زۆرم هەسوو چون زۆرم هەز نێرەکەرم و چون نێرەکەرم زۆر ئێژم بە ئێوە. ئەگەر ئێمە دەوڵەتە ئێرانیمان وادار کرد کە وەها ئاعترافێ بکات و دەست هەڵبگرێت لە تڕەهاتێ تەحتە ناو حاکمیەتە مردم و تەداوم سنەت، ئەو وەختە ئێمە گەورەترین زەربەیە کارامان لە دەوڵەتە ئێرانی داگە. بۆ خاتری ئەوەی کە بفەهمین کۆمپانیە ماسک دەوڵەتیە ئێرانیە شیعە سەری وا لەقنەکوێە و ئەمانە لەکوێ تێنە دەرەوە و دەوڵەتگە لە بازاڕی لەکوێ تێنە دەرەوە، من انحرافێکی گەوریە تاریخی لە زەهنە ئەوانەی کە بە شوێنە ئەم مەسائلانە ئەڕۆن ساحیل حەکەمەوە. بزانن ئەنچێ کە ئێوە بە عنوانی ئیسلامە سیاسی ئەیوێنن، ئەنچێ کە لە ژێرە ناوە بزاو و بزوتنەوەی ئیسلامی ئەیوێنن کە لە ناوە جەهانە ئەم ئیسلامە تێتە دەرەوە و ڕەبتی هەست بە 300 ساڵە ڕابردوو تحت ناوە ئەحیاء علوم الدین، تحت ناوە ڕێفۆرم و ئیسلاح کە جەنبەهای مختلف ئەگرێت و نەهلەهای مختلفی هەست، من کۆرنۆمەتری ئشارەیەکی پێکەم. انحرافە گەورە وا لە ئەگرا، انحرافە گەورە وا لە پەیبردنە بە مەسئلەی انحیتاتە. بزانن من سەرەتا تەوزیح هەمدا تەمامە ئاینهای تەسیسی، تەمامە ئاینگەلە تازەی متأخر لەسەر ڕەوایەتە سێکۆڵەکەی ئەوێسن. تۆ ئەگەر ئاینهای دینی تەماشاکەی و دینەکان تەماشاکەی چیرۆکێکیان هەست بەناوە لەحزەیە پەیدایش و لەحزەیە ئافرینش، لەحزەیە ئافرینش لە ئەدیانە ئیبراهیمیە، لەحزەیەکە کە ئینسان وا لە ناوە بەهەشتا من مەلەک بوودەم و فردەوسە بەرین جاویم بود کە ئادەم ئاورد بەدین دەیرە خراباباتن. یعنی ئینسان وانە حاڵەتە بێخەبەریە وا لە بەهشتە خوداوەندیە دانیشتگە تا ئەوەی کە حەواتێت و بە دوو قەراعەتە ئەدیانە ئیبراهیمی شەیتان وەسوەسەیانەکە یا گەنم بخۆن یا سێو بخۆن و باعثە حبوت ئەوێت و لە دەستورە خوداوەند سەرپیچیەکەن. دەرنەتیجە خوداوەند ئەمانە عەزاب ئەداوە بە کورەی زەمین تێرێتیان من مەلەک بوودەم و فردەوسە بەرین جاویم بود، من مەلەک بووم و فردەوسە بەرین جێگەم بوو کە ئادەم ئاورد بەدین دەیرە خرابابادەم. کە غەڵەتە ئادەم و غەڵەتە حەوا ئێمەی هاوردە سەر ئەم دنیا. ئەمە لە مەسیحیەتا پێی ئێژن گوناهە ئەزەلی، ئەمە سە کە تۆ سەرفەن باوەڕ بکەی بەوەی کە مەسیح مەوجودە خوا لە گوناهە ئەزەلیت ئەگوزەرێت و دەرنەتیجە تۆ بە ئیمان هاوردنە بە مەسیح مەسیرە ڕێگەت ئیدامە ئەدەی تا بە سەعادەت جاودانگی و خەیرە هەمیشەگی لەو دنیا بکەی. لە مارکسیزمی شاهر واسە تۆ یەک کۆمۆنهای ئەوەڵیەیەکت هەست
کە ئینسانەکان تیانە مالکیەتە خصوصی نییە، هەرچی شتەکە بەدەستی تێرن بە یەکتریە و مەسرەفیەکەن. لێو دوا تەکنۆلۆژی یا ئەبزار سازی تێتە بەرەوە کە ئەبزار سازی تێتە بەرەو مالکیەتە خصوصی دروستەکە، ئەمە ئاغازە ئاشوبە و دەرچوونە لەو وەزعیەتە نۆستالژیکە عالی و متعالیەکە کە تێیا مردم صاحبە فەزیڵەت بووگن. دەرنەتیجە لە عصر سوسیالیزما بە لەبین بردنە مالکیەتە خصوصی ئێمە ئەگەڕێنەوە سەر حاڵەتە ئەوەڵیە و ئەگەڕێنەوە سەر حاڵەتە نۆستالژیک. ئەمە ئەنچێکە لە مەقولەیە ئیسلاح علوم الدین و ئەنچێکە لە مەقولەیە ڕێفۆرم یا ئیسلاحە لە قەرنە 19 گزارش ئەدرێت لەسەر ئەم کۆڵەکە ئەوێسێ کە گویا یەک دەورانە مشعشع ئیسلامی یەک بووگە وەکو دەورانە سەدرە پێغەمبەر و نایژێژن نیشانەکانی چی بووگە و ئەمانە هاتگن کە ئیستە ئیسلاح بکەن پێیان بەمە بردگە کە جامعی مسلمین لە یەکتری ترازیاگن و دەرنەتیجە گەرەکیانە ئیسلاحیکن. یەکێک لەم ئیسلاحاتانە ڕواتە سەرە فرە ئیجتیهادی و گەرەکیانە فرە ئیجتیهادی لەبین بوون. خب بۆ خاطری ئەوەی لەمە تێبگەین تا ئەوان بگەڕێنەوە بەو گوزەشتەیە مشەشع دەورانە حکوومەتە پێغەمبەرە ئیسلام و سەلەفە ساڵحە. خب ئێستا دیتان چیرۆکەکە یەکێکە، چ لە ناسیۆنالیزمە، چ لە کۆمونیزمە، چ لە ئەدیانە ئیبراهیمیە، چ لە مەقولەیە ڕێفۆرم کە یا ئینقلابە، چه بەسا لە تەفەکراتێک کە سەردەمانێک ڕێفۆرمیستی بووگن ئەما گەورەترین حرەکەتە ئینقلابیان دروست کردگە و تەبدیل بووگن بە ئینقلاب. ئیدعای ڕێفۆرمیستی لێو دوا تەبدیل ئەون بە ئیدعای ئینقلابی. بۆ خاطری ئەمەی لەمە تێبگەین ئێمە بەر لەوەی کە بێژین ئوسوولەن بە چ سوورەتێک مسلمانان پەی بە ئینحیتات ئەوەن ئەقونینە ناوە بازیە کە بەڵێ مسلمانان دییان نسبەتە بە غەرب کەوتگنە دواوە. ئاغا لەکوێ کەوتگنە دواوە؟ تۆ چۆن ئەم مسلمانانە یەک دەست ئەەکەی، تۆ چۆن شبه قاڕەی هەن، تۆ چۆن تورکیە، تۆ چۆن ئەفریقا و شمالە ئەفریقا و عەرەبەکان ئەەکەیتە یەکێک. بۆ خاطری ئەوەی کە بەڕەسیکردنە هەرکام لەمانە لە ئیسلاحە تاریخە جۆرا و جۆری هەست. مەسەڵەن نەزەریەی ئینحیتات عەرەبی یا منحەتبوونە عەرەبەکان لە ئیسلامیەتیە ئەگەڕێتەوە بە نەزەریەی ئینحیتات ئاغای ئیبن خەلدون قەرنە 14 میلادی. قەرنە 14 میلادی قەرنێکە کە بە گفتەی ئەمانە خلافەتە حکوومەتە عەباسی لە قەرنە 13 تەوەسوت هۆلاکو خانە مغول و بە کوشتنە المعتەسەم بالله قدرەت لەدەسە عەرەب دەرتێرێ. عەرەب ئەڕواتەوە بیاوانەکان خەریکە حوشتورچەرانی ئەوێت، خەریکە خواردنە شیرە تمساح ئەوێ و حکوومەتەکەوێتە دەسە مەمالیک. مەمالیک یعنی غوڵام بەچەکانە تورک، غوڵام بەچە بێتووکەکانە تورک. ئۆکەی، ئاغازە شکۆهە تورک چه دەورانێکە؟ قەرنە 14 میلادیە. ئەوەی کە ئاغازە ئینحیتات عەرەبە ئەوێتەوە ئاغازە شکۆهە تورک. و ئەمما هندیەکان چکارن؟ و ئەمما تورکەکان چکارن؟ و ئەم نەزەریە ئینحیتاتیان ئەگەیێتەوە کامە دەوران؟ هەر لەم دەورانەسە کە هیچ کەسێ ئیشارە ناکە بەوەی کە چه اتفاقات مادیە لەسەر ئەم جەهانە ئیسلامە سوورەتی گرتگە کە ئەحیانەن ئیدەیە وادار ئەکا بەبیرکردنەوە لە نەزەریە ئینحیتات وە ڕێفۆرم. ئەگەر کۆپیبەرداریەکی سەرف لە دنیای غەرب و لە ئومەتە مەسیحینیە تحت ناوە ئیسلاح دینیە پرۆتستانیزم و دەقاودەق بەهاوردنە ئیدەیە ناوە مەجعول و بەهاوردنە ئیدەیە مەسائلە مختلف تۆ دووبارە پراکەندگیەک لەم وەزعیەتە ئەوێنی تا باعثە دروستکردنە کۆمپانیگە لە ماسک دەوڵەتی لە ژێرە ناوە بازاڕی لە ژێرە ناوە دەوڵەت ئەوێت. سەرغافڵەی ئەم ئاغازە ئینحیتات و نەزەریە ئینحیتاتە لە هێندا کەسێکە بە ناو شاه وەلی الله دهلەوی. شاه وەلی الله دهلەوی سۆفیە. شاه وەلی الله دهلەوی ئەوەڵین کەسێکە کە قورئان بە فارسی تەرجمەکاتەوە، کاورای هەندی. ئاغا سۆفیە و ئاغا بە شوێنە حەقیقەت و تەریقەتە ئەڕوات و بەحسی ئەمەسەکە
حقيقة كسلوكاري تك حقيقة الدين كسلوكاري تك مصلحته لشريعة بيروستر وقورتر در نتيجة لهركو يكاك مصلحة تبرو شريعة تعتيلك لي خميني شهرواي أوت خميني أوجب واجبات حفظ النظام وإيمة بمصلحة النظام الجمهوري إسلامي قوانين الشريعة حيش تعتيلكين مجبورين إمام الزماني شكوجين مجبور بوين إمام الزماني شكوجين هاو كاتل لقل أما تو شاهد الظهور وبروز يكسري إمام مهدي ويكسري منجي ويكسري وعد بيدرياغ تاريخيوي تو شاهد هاوكات اللي قال شاه ولي والله دهلوي تو شاهد الظهور لقرن وزدهما شاهد الظهور مولانا خالد نقشبنديت طريقة نقشبندية تو شاهد ظهور ميرزا غلام أحمد فرقية أحمدية وإمام مهدي فرقية أحمدية يا قديانيت لباكستان وفرقية أحمدية تشاهد ظهور علي محمد بابي تشاهد ظهور بهاء الله تشاهد ظهور سيد حيدر حيدري سيد براكيت كآخرين ذاته لسلسلة خاندان خاموشيا تو هاوكات اللي قال أما ظهور وبروز إمام مهدي المختلف أوينيز تحت ناوى نظرية انحطاط وقشاندنوى وحلصاندنوى أمة محمد أما ديسان حج كسي إشارة بوناكاتك چه اتفاقك أكفي لميدانا لناو الزمينة لسر أرزا لتسر چه مراوداتي كتو بي أويد كتو منحت بوغي چي أويني تو لقرن هجدا چي أويني لأوروبايا كان تو أصولا لأوروبايا كان شتين أويني سنعة بيش رفتتري كان لتونية لهندوستانا لنا بابت مناطقي كيترا بيجغل لدريانا وردي بيجغل التكنيك كلا إشارة بيكردنا ببيدا كردنا كشف الجمعيات لحجكو ينبر هي تاريخه تو حيج ملتي كي مسلمان وأمتي كي مسلماني محمدية يقدسانية حج وخنتوك أولا نبراكندقية جمعية أمجازية بتوداقة دو نقزارشي كتحت ناو إحياء علوم الدين أدريد تو بما أجيني يكك لمهم ترين مواجهة قله تجدد وإحياء كردنوي إسلام الروب الربونة وتك اجتهاده يعني بولتان نيهر ولا خوتانو اجتهاد كان يعني أبي يك مركز موجود بيه من شان أدارتها أو دقيقة تو شتيكت بناو أمة محمدينية تو شمال أفريقيا كتهز تو قانوني كي بناوي نجد عربستان تهز نجد سرزمين نجد تهز كليو دواناو أقريب عنوان عربستان تو قانوني كتهز بناو هندوستان أمانة لجير بافت فرهنجية جاواز تكي يكتريا موجودا انحطاط عرب أقات دوران بايان حكومة عباسي انحطاط ترك أقات بايان شر شكست شر عثماني لقل تزار الروسية جالبة كدو دولة ناسيوناليستي دو دولة مادر إسلامي تحت ناو دولة صفوية شيعية إيراني وتحت ناو دولة عثمان باباي ترك هرت كان بالشكست للجنگ كانت الروسية كيكي كان زمان قاجارياس ويكي كان زمان سلطان عبد الحميد بي بإنحطاط خويان أوان بويا شكست له جريان الشر كريمة منجربة بإصلاحات السلطان عبد الحميد الدوم أويت لتغييراتك كإيجاديك بس حج كسيك نايجي دليلين تحول مادي والضرورة تحول مادي أمتشية إما نسبة بغرب ما يندواوه شون ما يتدواوه بزانا ماركس بخاطرية ويلا انحطاط قصبكات مجبور بيت بيجي دوران فئودالي چون دورانك بو دوران بردداري چون دورانك بو بعد دوران سرمایه‌داری چون دورانك شرایط بوجود هاتني بيجيت چونيتي حلسو كوتكاني بيجيت عناصر الجیاوازی بيجيت
زمینە گەلێکە ئەیگەێنێت بە دەوران سەرمایەداری بەحسکە ئەوانەی کە عوالمە ئالەمی ئیسلامین بەحسە هیچ کامیان ناکەن هیچ کامیان. بۆیە ئالەگرا تۆ شاهدە ظهور شاه وەلی والله دهلەوی لە هەندوستانای هاوکات هەمەی ئەولوەهاو لە نەژدە حجازە. ئۆکەی هەمەی عەبدوڵڵاه ئەولوەهاو بنا بە شرایط عرببوون و هەڵسانە پێغەمبەر ئیسلام لەو منتەقە و ئێشێ سرفەن بێ هیچ قەناعەتی بگەڕێتەوە سەر شەریعەت تا ئیجتیهاد بوەسێەوە بەرە ئیجتیهاد بوەسێ. ئەمە لە کناریا تۆ شاه وەلی والله دهلەویت هەست لە هێندا کە فرقەیەکی تەسەوفە تێرێت کە ما بەقیە جەریاناتەکان وانە شوێنی داستانە ئیسلاح علوم دینیە کە ئاغایە وەلی والله دهلەوی تێریتی هاوکاتت لەگەڵ ئەمە لە شمالە ئافریقایش هەم محەممەدی تێت هەم عوسمانێک تێت و اتفاقات یەکێ لە دوایە کە چهرە گەلە مختلفە تا بە ئەمڕۆیەک بە تۆ معرفیەکە. هەر لەم دەسەسە ظهور و بروزە سید جمال الدین ئەسەدابادی یەهودی لە قاڵب مسلمانە سنی بەناوە سید جمال الدین ئەفغانی. هەر لەم دەورانەسە ظهور و بروزە کەسێک بەناوە محەممەد بەنا معلمێ بەناوە محەممەد بەنا. هەر لەم دەورانە ئاغازە قەرنە بیستومەسە کە تۆ شاهد ظهورە محەممەد عەبدۆ ئەبیت، تۆ شاهد سید ئەگەر ئشتبانەکەم ڕەشیدیدن ڕزا ئەویت کە ئەوێ تۆ بەرتاشەندەیە ئەنچێ کە ئیمڕۆ پێ ئێژن ئیخوان المسلمین. خۆ تەمام ئەمانە کارکردیان چییە؟ تەمامە ئەمانە کارکردیان ئەمەسە یەک اتفاق کە کەوتکە دروستیکەن. ئەو اتفاقە چییە؟ ظهور و بروزە حەشیمەت و جەمعیەتە لە تاریخ مۆدەرنە. تۆ بە جەمعیەت کارت هەست. هەر لەم دەورانەسە کە تۆ شاهدە ظهورە ڕەحبەرانە جەدیدێک ئەویت کە بە سەدان هەزار نەفەر شوێن کەوتوب هەیەکەن. چێ لە مەولانا خالدە نەقشبەندیەوە بێت، چێ لە ئەحمەدە دهلەویەوە ئەوێت، چێ لە میرزا غوڵام ئەحمەدە ئەحمەدیە ئەوێت، چێ لە عەلی محەممەدە بابە بێت، چێ لە سەحی حەیدەرە حەیدەری ئەوێت و ئیلا ماشاءڵڵایە کە لە ناوت دڵە ئەمانە بالئەخەرە ئەمانە متوەجهون کە بە بەسیجکردنە جەمعیەت یەکەمین پێگەگەلە دروستکردنە ڕەحبەرانە جەمعیەتی لە قەرنە 19 و لە قەرنە 20 لە سەرزەمینەکانە ئێمە دەست پێەکەن. ئەمما دیسانەوە ئەنچە اتفاق ئەکەوێ اتفاقێکە کە لە خەیاڵە ظاهرەن ئەکەوێ و هیچ کەسێک ئاماژیە بە ئینحتات ناکە و نایژێ ئەم ئینحتاتە لەکوێ دەست پێەکە ئللا ئیبنە خەلدونێک کە لەسەر چی ئەوێسێت؟ لەسەر عەسەبیەت و عیمران ئەوێسێت. کەسیش ئیبنە خەلدون ناناسێت تا ئەوائلە قەرنە 20 لە فەڕەنسە کاورایەکی فەڕەنسایی ناگەهان لە ئاستینە خۆیان کەسێک دەرتێدێ بەناوە ئیبنێ خەلدون. خۆ نەتیجەی ئەمانە بەکوێ ئەگا؟ نەتیجەی ئەمانە بەوە ئەگات کە ئەمانە بین حکوومەتێک دابنێن سرفەن شەرعی و بەمەێژن حکوومەتە ئیسلامی. ئایا لە دڵە ئەمە ئومەتە ئیسلامی تێتە دەرو؟ نەخەیر. سید جەمال الدین ئەسەدابادی معتەقدە کە ئێشێ جەهانە ئیسلام تیکە تیکە لەسەر قەڵەمڕۆگە لە مشەخەسە بە گەڕانەوە بە ئاغازە ئیسلامیەت حرەکەت بکە. خب نتیجەی ئەمە ئەوێت و چی؟ نتیجەی ئەمە ئەوێت و ظاهرەن شکستە ئیمپراتوریەیە عوسمانیەک لە جەنگە جەهانی ئەوەڵە و یەکەم نەحلەیە نەسیۆنالیزم و عەرەبی و عروبەی عەرەبی لە ژێرە ناوە دەرهاتن لە ژێرە سەروەریە خەلیفەیە هیچ وەخت نەبووگە مسلمانانە، هیچ وەخت دەسەڵات نەبووگە بەسەر مسلمانانە. تۆ حتا بەم نەزەریەیە ئینحتاتتە سابەتی ئەەکەی ئەوەڵەن هیچ کانونێکی مشتەرەکی متمەرکزی دینیت نییە. دەرنەتیجە خەلیفەی مسلمین هیچ مەوزوعیەتێکی نەبووگە و تۆ ئەمە لە ئارای محەممەد عەبدۆ گرتگە تا غنووشی گرتگە ئەخوێنی تۆ کە خەلیفەی مسلمین یە کاورایەکی تیاڵدریا گەلەجێگەی کاکەفتگە هیچ کارەوگە. خۆ پەتۆ ئەوڵەن کانونە متمەرکزە
فتوای دینیت نییە، یعنی تۆ دەستگاهە متمەرکزێ وەکو دەستگاهە ڤاتیکانت نییە. دوو، تۆ هیچ حاکمێکی مشتەرەکت نییە. سێ، پەراکەندگیە جەمعیەت ئەو ئجازەیە بە تۆ نەداگە کە تۆ هیچ وەختێ حەشیمەتێ بێریتە ژێرە دەسە خوات و نەبوونە ئیمکاناتێک هیچ وەختێ نەیتوانیگە قدرەتە تۆ یەکدەست بسەپێنیت. لذا تۆ لەسرە کاغەز و تڕەهات و بە تەواتر چهرەگە لە مختلف دروستکردن ادعای یەک ئیمپراتوریایەتیەک. ئەمە لە ئەسڵا داستان چییە؟ لە ئەسڵا دروستکردنی کۆمپانیگە لە بازاڕی بە قەڵەمڕەوە مشەخەسە تحت ناوە پویاییە دەروونە جەهان ئیسلام. لە هیچ کوێی تاریخە هیچ وەخت نە ئومەتە محەممەدێکی یەکدەست و واحد مەوجود بووگە، نە ئومەتە ئیسلامیەکی واحد مەوجود بووگە. هیچ وەخت تا ئەم دقیقەیشەنەوێت لە زمانە هیچ خەلیفەیەکی سپێونیشە هەمچین اتفاقی نەکەوتگە و ئەم تاریخیانە پڕ لە تەناقض، پڕ لە درۆ، پڕ لە نەبوونە شەواهدە مادی. وەلێ بە کەڵکە چی تێت؟ بە کەڵکە ئەمە تێت کە لە عەسرە مۆدەرنیتە ئەوەی کە تێتە منسەی زوهورۆ جەمعیەتە کە جەمعیەت تێتە بەرۆ ئەو جار مەسئلەیە شەرعیەتە حکوومەت تێتە بەرۆ. تۆ کە تەوانە بەسیجە پەیڕەوانێکی فرەت هەست، یا ختمیەتە کەلامە ئیلاهیت هەست، یا تەئیدە نەزەراتە حەشیمەتێکی گەورە دوا لە پشتا کە سوژەگیە مەردم لە ئەمرە سیاسی دەرەخات. تا چه اتفاقی بکەفێ تا شتێ بەناوە حکوومەتە گشتی مەعنا پەیا بکات. لذا تۆ ئەخۆیتە داستانێکی ژەڵەژیاگی کاولی پڕ لە تەناقوزی بدونە شەواهدە مادیە قەرنە 19 و قەرنە 20. بۆ ئێوە جالبە هەر لەم دەورانە قەرنە 19 مۆرمۆنەکانە ئەمریکات بۆ پەیا ئەوێ جنبشە ئیسلاحات و منجیگەریە یەهودیانە ئوروپای شەرقیت بۆ پەیا ئەوێ هەر لەم دەورانەسە کە ماسیح و مەشیع و مەهدی تێنە و منسەی زوهورۆ و تا بە ئەم دقیقیشە ئەدەبیات زوهور آخر و زەمانی سەوارە بەر ذهنیەت جەوامع ئیمڕۆژیە. نەحلەیە ناسیۆنالیزمە عەرەبی یەکەم نەحلە لە تەزادە تەکە خەلیفەی عوسمانی دروستەوێت. ئەم پەرچەمەی ئەمڕۆ تەحتەناوە پەرچەمە فلستین شکل ئەگرێ ئەوەی کە مسەلەسێکە و سێدانە خەتوا لە بەریا تقریباً وەسە پەرچەمە عروبە کە لە ناوە دڵە ئەمە ئوردون تێتە دەرەوە، سووریە تێتە دەرەوە، عێراق تێتە دەرەوە، عەرەبستانە سعودی تێتە دەرەوە. نەحلەی ئەم نەحلە ئیدامە پەیا ئەکا تا زەمانە جەنگ جەهانیە دووەم و لە جەنگ جەهانیە دووەمە نەحلەیە ناسیۆنالیزمە عەرەبی ئەچێتە ناوە کودتاگە لە نظامیە ئەفسەرانە ژێرە تەئسیرە سۆسیالیزم و حکوومەتگە لە کودتاچیانە نظامی. ئەمە نەحلەی دوومیسی کە بە ئینقلاب بەعەلەیهم مەلەکە مسر دەست پێیەکات و جەمال عەبدولناسر بە قودرەتەکات. دوای ئەمە حکوومەتگە لە ئەفسەرانە لەشکریە وڵاتانە جدید و تەئسیسە عەرەبی مەوجە دووەم دروست ئەکا کە ئوردنی تێتە ناوە، کە سووریەی تێتە ناوە و عێراقی تێتە ناوە. مەوجە سەوەمە ناسیۆنالیزمە عەرەبی کە لە مەوجە دووەما لە 1969 ئەگەر ئەشتبانەکەم کوێیت ئەوێتۆ دەوڵەت، ئیمارات متحدەی عەرەبی ئەوێتۆ دەوڵەت، ئەمان ئەوێتۆ دەوڵەت و شکلگەرێکی تر لە دەوڵەتهای بازاڕی یا لە کۆمپانیهای بازاڕی تحتە ناوە ناسیۆنالیزمە عەرەب سەردەردێنی. ناسیۆنالیزمە و نەحلەی سەوەمە ناسیۆنالیزمە عەرەب لە تەقابڵ تەکە ئیسرائیلا دەست پێیەکات. ببەخشین نەحلەی دووەمی لە تەقابڵ تەکە ئیسرائیلا دەست پێیەکات بە سەرکردگی جەمال عەبدولناسر بە شکستە شەڕ 1967 و شکست متقاعبة 1973 ناسيوناليزم عربي أشيته حاشية ناسيوناليزم بميشيل أفلاقي سردرتيريت لقرا صدام حسين ويتو آخرين هيكلة عروبية موجد ومن ناسيوناليزم عربي بهاتن الجمهورية الإسلامي فرقة قراي وارد خاورميانة أويت وشرخش لإسرائيل برو إيران تحتناو موجسة ومن ناسيوناليزم عربي اتفاق كفيه ولمحودية قرار دادن إسرائيل
لأولوية تبديل بإيران أوي إيران أويتو جمهورية إسلامي أويتو انحصار الدجمني كرتك إسرائيل أنشك اتفاق أكفيت حج كسي إشاري بيناكات چه اتفاقات مادية كوتقا لإيرانيكا كالشيعية موجود نية تنانت أولا الشيعة موجود نية كإدعاء أكريت كالجبل عامر مجتهد شيعي بوتيرن هلا كليني وقرتقا تا كركي تا مجلسي ونبون الدستگاه ملاسازية الشيعة ونبون حوزية علمية حيج عالمي كي مجتهدي أمسر زمينة خلق أمسر زمينة نية كابرا يا سبزوارية يا قمية يا كاشية كابرا يا نجفية يا أسفهانية كقشتيان جمعية هاي نامتعلقة حاوردي بأمسر زميننا تا روايتي سوار كان تا بتوان اننا ودل اما كومبانية انحصارية بازار دربير استا كنحلية انحطاط عربي تك نحلية انحطاط مسلمان هندي تك نحلية انحطاط مسلمان ايراني والتركي فرقكات ايراني وتركيا كان اقرينا وسر داستانيك اويش إشراف بانحطاط أخو الإيرانية كان لشكست لبرامبر إمبراطورية الروسية دو أحد نامية تركمانشاي وغولستان وشكست عثمانية كان دي سنة وشكست للروسية لشكست كريمة حج كام لمانا تبين نظرية نية حج كام لمانا التغييرات ميدانية سر زمينة قسناكن وحج كام لمانا ناجن أوكي توبو من منحتوجي تو بس حد منحتوجي أقل مسألة سرية مسألة جمعية سازي بكي تا إست جمعية سازي تنكردقى أما انحطاط تونية بلكو أما آشنايتوس أحيانا بالروشقل الجديدة كاك بتواني ميزان نفوز أخوات بتوتر واستوارتر بكي ما فيناجن انحطاط أما بي إجن بالأخرى يك جرياني كوت كسره بي بردقى كإشي بشركان بيهمة تشيز بكات لجيقا هاي خويا دريان بيريت بيان غورينيت قانون شاري دروس بكات چون شيوي زندگي مادي تغييري كردقى لقرا تو مقولة بناو الدين تيريبو بسيج سازي كل سازي والسر سازي أما انحطاط نية أما حنقاو الروب جلو الدانانة كومباني قال قلم ربيع آغا تو تأرسيني بوتيري تو تغييرات مادي بحثناكي بزانا لأوروبا وقت قال لك أنا بحث بكان لبروتستانيزمي كدس بي أكان كتغييرات الريفورمي أوات برو هاو كاتل لقل أما أقيانوس نوردي بحثكن كشف سرزمين هاي كي تر كإنسان هاي كي تريتيا زندگي أكن لطرف أوروبا كان مطرح كري بازرگاني مطرح كري فيربون بالدوردان دماغي أميد لأفريقا وديستيشتن بأقيانوس هند والشرق الدور دستاورد ماديانا بازرگانيك كشيوي جيان لأوروبا أغوري بازرگانيك كشيوي جيان لتمام دنيا أغوري والظهور بديدهاي تحت ناو ميركانتاليزم تحت ناو جزار لوضعية موجود بو وضعية ممكن ومسأليك بناو primitive accumulation وأنباشت بدوي تو الجهانة أنشك بيش جهان إسلام باس يمانا ناكي باس يحج كامل يمانا ناكي نكشيدو بسيبانجا كيويتا برو هجي ولا انحطاط دسي بيكر باش قمال باوك شون انحطاط دسي بيكرت شي دلائل باعسبوك تو فكرت كي منحت فوقي شي باعسبوك تو فكرت كي كوت كي تدواوه لكويت وكوت كي تدواوه للتكنولوجي كوت كي تدواوه لجمعية سازيتو كوت كي تدواوه ما تو ادعاناك يجي حكومة خليفية قولي مسلمان عن مان بوغا بس الأمردم او سبياغا والزوري بوغا وحكومتي كردقا خب تماما معناه كويتو دروه بوتو يك بستر سازية دروس أكن تان نحل سازية كل جمعية جديدة أكن معناه بيابكا در نتيجة تو يك مش صوفي ودرويش وخويرية فرق القراء حل إخوانو المفسدينو بيدا أكي تا سلفين ناصالح تا
بەهائیە و بابیە و ئیمامیە و زەیدیە و نازانم نعمەت اللهیە و حەیدەریە و تەمامە ئەم یەهیەهانەی یەهودیە کەوا لەقنی یەکتریە کە چی ممکن بکات کە خەساندنە جەمعیەتێک کە تۆ خەریکی بە زهوری ئەگەیەنیت ممکن بکات. بۆیە تەمامە ئەمانە گشتیان لە یەکتری ناچن، فەرقەکەن، خانشە جۆرا و جۆریان وا لە پشتا. بۆیە من لە تەیە ڕەوایەتە ئۆکتۆبرە پایان ئیدعام کرد لە هیچ بورهەیەکی تاریخە هیچ ئومەتێکی محەممەد و هیچ ئومەتێکی ئیسلامی یەک دەست مەوجود نەوگە تڕەهاتە مطلقەتە ئەم دەقیقیشە موجود نەوگە موجودیش نییە لە لەحاظ نەزەریە و تەبیینە نەزەریشۆ موجود نییە إمكان پەزیر نییە دەرنەتیجە تۆ نەحلەیە ئینحتاتە عەرەبت ئەگاتە حەملەیە مۆغۆل کە دوو چهرەیە مشخەسی تیا دەردێرێ ئیبنە خەلدون و ئیبنە تەیمیە باوکە سەلەفیەتێک کە بۆ یەکەم جار لە چاپخانەی بەهائیان مسر قاهرە لە ئیبتدا و لە پایان قەرنە 19 و ئیبتدای قەرنە 20 ئیبنە تەیمیە تازە بە دنیای ئیسلام عەرەفی ئەکرێت بە چاپخانەی بەهایی ها بە چاپخانەی ئەحمەدە سەبریە کوردی ها هەر ئەوەی وا شەرەفخانە بدلیسی معرەفیەکات بۆ ئەوەڵین بار هەر ئەوە ئیبنە تەیمیە معرەفیەکە کێ معرەفیەکە مشتێ بەناو کوردە قەومی ئیتنیکیە بەهایی تحت ناو ئەحمەدە سەبریە کوردی و دانێتی هەڵدریایی ترە کە من لە دیبێتەکانت را بەحسم کرد. خۆم ئێستا دەوڵەتە ئێرانی و تەمامە دەوڵەتەکانی تر کە گەلێکیانە لەم دنیای حازرە مەوزوعیەت پیا بکەن تەکە مەقولەیە بەناو مەردما ڕوبەڕوون. ئێستا دەوڵەتە ئێرانیش ئیدعا بکات کە من مەشروعیەت لە مەردمە ئێران و لە ملەتە ئێران ئەیگرم یا تەداوم دەهەندەی سنەتم یا بەردەوام کەرە سنەتم و ئەویش سنەتە ئێرانیە و ئیشێت بێت ئەمە سابت بکە کە ئەو چی پێژن تەداوم دەهەندەی سنەتە ئێرانیە ئیشێ بێت سنەتە ئێرانی مشخص کات. پس دەوڵەتە ئێرانی توانە ئەوەی نییە کە سنەتە ئێرانی مشخص کات لە بهترین حاڵەتیانە کەسێکیان هەست بەناو جەوادە تەباتەبایی کە ئێژێ ئێرانی سێ سنەتی هەست سنەتە باستانی و زەردەشتیگەری سنەتە یۆنانی و سنەتە ئیسلامی سێ کە دەوڵەتە پەهلەوی نوێنە لە سنەتە باستانیە دەوڵەتە جمهوری ئیسلامی نوێنە لە سنەتە ئیسلامیە درۆکە حتا لەم سنەتە ئیسلامیشە درۆکە ئەکسەریەت نە و ئەکسەریەت ئەم سەرزەمینە هیچ وەخت شیعەیە ئەسنا عەشەری دوانزەیی نەوگن درۆکە یەک مجتەهدە عالی مەقامە متعلقە بەر ئەم سەرزەمینەی کە تەمامە ئەژدادی دیاروێت پێگەی دیاروێ عیڵی دیاروێ قەبیلەی دیاروێ موجود نییە. دەوڵەتە ئێرانی لەمە دووچارە معزەلە گەورەیەک بووگە دەوڵەتە بازاڕیە ئێرانی بە مواجهەتەک ئاخێزە کوردەوارە سەربەخوا زەرب کوتان و زەربگیری و موسیقاژەندنی تەواو ئەوێت نە ئەتوانێت سابت بکە کە توانی گەسی ملەتە ئێرانی دروست بکات کە دروستی نەکردگە و نە ئەتوانێت سابت بکات کە تەداوم دەهەندەیە هیچ سنەتێکە تا بەرامەدە ئەس دڵە ئێرادەیە مەردمێک کوێت تا نوێنەرایەتی مەردمێک بکە. دەوڵەتە ئێرانی یەک شکڵە مستەخدم کریاگە کۆمپانیە بازاڕیە ئێرانیە بە حاکمیەتە نظامە سوڵتەی جودۆ کریستیانەتی کە وا لە شوێنە نابود سازی و بێ همه چی سازیە ئێمە هەر ئیستە لە شمالە لەو مناطقەی وا ئیستە فیلمەکانی خەریکە تێتە دەرۆ هەر ئیستە بە بەرچاو مردم خەریکن خەڵکە بوومیە منتەقە و لادیەکان ئەکۆچێنن بە زۆر بوردیزڵ ئەوەن ماڵەکانیان وێران ئەکەن ژنە ئەگریت بە زوانێک کە فرە نزیکە لە زوانە جافیە ئێمە ئێژێ من باوام لەگرا چاڵ کریاگە ئەمە زەمینە کەشاوەرزیە منە چۆن من لەگرات ئەخەنە دەرە و ویلایەتیا دروسەکەن و چون خەڵکی ئەگرا لا ئەوەن و خەڵکی دەرەوەی بۆ تێرن
ئەو نافەهمێ ئێمە بەند ئەم باشتە بەدویە و ئەمە 300 ساڵە لە سەرزەمینە ئێمە بە شدت و حدت بە گوێرەی ئیمکاناتە مادی و تەکنۆلۆژیک ئەمانە توانی گیانە ئەم مەقولەیە جەمعیەت سازیە بێهەمەچی سازیە لە مردم ئێمە بگرن تا مەسئلەی بازار حکوومەتە بازاڕی سیستەمە بازاڕی معنا و مەفهوم پیا بکات. دولة إيراني كل مواجهتك آخذ كردوار سربخو الكنا والروالة كثيف برساختي نو كربودگي بو نظام السلطة در أكفي ولا حوزي النزرة ناتواني تقابلتك إيمة بكات يارانا إيمة أقريت تحت ناو بديدقل منفرد أيانوات بهانية ألكيان بيقريد تبيان ترسيني بعلي خامنئي ودولة إيراني إبلاغ كم 1 مليون نفر لمردم إيمة بقرن من كيش نام قزيد بيمان حيدري بقرن وبيكوجن بيمان حيدري جاودان أويد ومتن من بنيان دروزنانية حكومة دروية ونابودكات حتى بيانيش هالخنو داخنو يعني من زورم هسو نيرا كريئكم لجيقيكا اشي اعتراف بوبكي بيجي من زورم هسو نيرا كريئكم ولا يا بير برو بزوان مشروعيته بزوان آزادي وبزوان قانون قصبك يا بزوان نيرا كري قصبك من تو وادار أكم تو بزوان نيرا كري قصبكي باب بزاني بيمان حيدري چاو اميدي بوانية كأمنيستية انترناشنالو باش ما في مروفة دولة متحدة عليه بشريات بشكيري ليرانا إيما بكات إيما ناو الضلة زاما كان خومانو هاتكين سدرو خيلي تنياين لم دنيا چون قشتتان برساختي دسي يكتري مشتفا صدق لكوما كرن لحقيقتا إيما لسر أجنوي خومان ويسياقين بتريبون خومان ويسياقين أمي كمن آرشيفي أكم آرشيف تاريخية بو نابوديتو أجر تو إمرو لبرچاو أقريد بيتواي الزجر أدي بياريكي من أما تبديل بحقيقتي كي تاريخي أكم تا بينقاقاي تو بقريد تا يخي تو بقريد وتو نابود بكا من تو وادار أكم اعتراف كي كنيرا كريد چون تو نايجي نيرا كري تو ايجي نخي لسر روابطي كي منطقي هاتقي بزرورتي كي زمانه هاتقي للراستاي تحقق آزادي وسرورية مردم هاتقي للراستاي تحقق دانا بسوجية مردم هاتقي تو نين رايتي مردم اكي ومن صابتي اكم تو نيرا كري اكي ووقت توم قيان بويكتو نيرا كري اكي تو لسر تاران فقط اشي بتانكو دبابو بيسي بخمزي الشيعة يهودينات واني بيسيد بلاش كردن ناتواني بويسيد من آئسة تاريخكم بحث كر لنا موجودية ايوه لبستر سازية بو بوجود هاتنا حكومة قلب آزارية ايوه واكتوبر كوتائي اكتوبريك كروالة ايوه در اخات وجمعيتك ايوه قرقتان بو هوساري كان ولا دسي بقرن بخيال قل جورا وجور بالرواية قل جورا وجور لدستان در بيرم ولا دستان در تيرم دولة إيراني بأويك بيجد محل تزادي تك آخذ كردوار سر بخوتشيه قالك يو اتيكتو برچسب حليكا من نمردق منامرم متن من نمردقه تو ناتواني اما بتشبهني بمجاهدين خلقو شريكاي فدايا اقليتو بكوملي فاسد ديمقراط برساخ توحيزة كان قنديل اما الرولا كان واقعيا مسر زميني نحاليته وبتو ثابت أكين كتون موجودية قانونية هز نبرامد الإرادة خيج مردميكي لمسر زمينة تحاور ديكينا متعلقي بدمامك دولتي وبما بواقعية كومبانياي بازاري ببمزو عن أقصب كين ببيج الدليل أوي كتو مخالفة بر عليها النظام تو نظام كي كامل نظامي نظام إلهياتي نظام برآمداز إرادي ملة إيراني نظام تداوم دهندي السنتي نظام قانوني واستقرار قانوني تو برآمدي كامل نظامي نيرا كريكي اجي من زور ما ودسو نيرا كريكم تو بيجا من نيرا كريكم زور ما ودسو هن خوم تصرفهم كردقا دسم نياغا بسريو تا بزانم تو تحملي يك مانغا كيلو سرزمينه تو ناتواني يا ركان ايما بقري ببهانه جورا وجور واهي حكميان بسرو من كاكم ناي قزيت 1 مليون نفر لم سرزمينه بقري من كاكم ناي قزيت بوش مهم نيه من حتى تو وادار نكم بكوي تحب برن آدم
من حتى ثابتي نكم كتو ادعاءك نامتعلق هاوردية بأمسر زمينة بيقاني هاوردية بأمسر زمينة توا دار نكم حبد لي حل نسيد دس بكولا ناكمو بيتوانوي من أترسم رفيقكم بقري وياريكم بقري ويخيتنا والزندان ببهانة هاي واهية منفردو ببهانة هاي تشبلا منفردو من الروم دواوة من نار روم دواوة منيش بمرم يارانا من نار وات دواوة بهر بهانة يكلم دنيا من بقرن بمكوشن تصادف توش بكن پرونده سازين بو بكن چهره سازين بو بكن متناخذ نار وات دواوة كوري بيرا ام ميدان الثابتي بكتو بولقل ايما طرفي من بولقل تو طرفي به بيجا دليل مخالفته بشداري كردنو معتقد بون لجهان كردي واخذ كردوار السربخو كامه مصادق جرمي جرم عمومي والزربيه عمومي هس دابيرو تو بعموميه تعريفك تو بمردم تعريفك بتعريفك بزانم تو چون باز ما يكون دي مردمي لمسر زمينه تو كي هاوردك تي امسر زمينه گذشت است قرن دهم نیه بجی من نیره کرم خریکم نیره کریکم تو لقرن دهمیشان دتوانی نیره کریب کی است قرن حاضره تو مجبوری بزوان قانون قصب کی تو مجبوری بكرامة انسانی قصب کی بوی ادعاء کی نوکر مردمی بی ام نوکری ثابت کبزانم تو چون نوکر مردمی کام مردم بيتوان نويت من اويت الدواء وببهان هاي واهيها من ثابتي اكم بنقمته بوشته حجيني من ثابتي اكم ايوه مشتي انحصار خورن كارباب يهودي مسيحي تانهز بالروايتي كسوار ملا امرد مبوغن بابزار قليكو امرد متانا بتقيد خوتان كيشان دقا ولي قرقتان سرودي كي ترلي بدنو سوت بلبليه كي ترليبن من وادار يكم شهري قيزون تان دركفي بزانا من برساختي دس ايوانيا من ازانم قانون زعف ايوه والكوا اگر من دمامكم لروي تور لا داوتهم مجبور بي موزع لبران برمنا بقريد اغاز پایان توس ببزانم تو چون تك اخذ كردوار سربخو مشكلة دس تو ناتواني بكل يقوي بيجي بره برسبي وانا انقلاب قسكرياقو بالنظام قيزة وانا مشروع غير قانونية غير مردمية غير سنتية خود توهين كرياغا چي تو كي تو برامده اسكي تو اگر ناترسي دامو دزگات هز نيره كرت هز پول مفتخورت هز استاد دانشگات هز بملياردها دولار درامده ام سرزمين تا انحصار كرگا بهنيره چوار كونية مغز ايراني دادي بهنيره او من اخرين حد التحداتان ليكمها جميني شبيدم تحريك بويد دا بهنيره وتو بيتوان نبي ببهاني ألكي قرتن ياركي من بقري من پشت مشكيت متناخس پشتي اشكيت خلق اترسيت دورو اكفيتو خلق ناترسي دميك خلق ناترسي اوي پردي پندار لبرچاويا لابچي ناترسي تو ناتواني بيترسيني بدان چي رو كردن ناتواني بيترسينيت بيره برو وكو بياك ثابتي بكتو هاي نبا مؤسسات نهادو حب كردنو زوريتي قرقت بيوتا برو ومكروا مكر الله والله خير ماكرين خوا مني دروس كرقيا ونابوت كم ونابوت تانكم مكر بكن جوا ومكر تان ادمو خد ابكن جوا وخد عتان ادمو مشتي برساختي دروزن اوري ترياكية بإرادية فاسد نظام السلطي جودو كريستيانتي بيتان وانا بيد برام بر بحقيقة الرورق الواقعية مسر زمينة اتوان المقاومة كان اما اكتوبر كوتاية هرواك الرواية فلسطين ما دروس مان كروا بأيوة وتمان دروزنن برلوي حسن نصر الله فاسد قاچاقچيتان حركة بكالة تثبيت سنورة كان إسرائيل من وتم محور مقاومتان محور مقاومة لبرامبر باد معداس محور مقاومة برامبر باد الروداس برامبر بسوزاكا ايوه تبين نظريتان لمحور مقاومتان نكردقا ايوه تئوريزا كردنا مستكبر ومستزعفتان نية بهمان نسبة استكبارتان نية وناتوان توزيحي بان ايوه ناتوان سوار برمتون شب حبا إسلامي بكان
ناتوانن بڕۆن لە ناوت دڵ قورعان و سنت و حەدیثتان و بێرنە دەرەوە بزانین مستەزعف یانی کێ دادەی کامە شەرایەت مستەزعف دروست ئەکات کامە شەرایەت استزعاف ئەخولقێنێت استزعاف چۆن شکڵ ئەگرێەوە بە چه سوورەتی ئەڕواتە ڕێوە کامە شەرایەت مستەکبر دروستەکە استکبار لە چه شەرایەتێک و لە چه دەورانێکا تێتە دەرەوە تا چێوەکەی بەدەست ئێمە بێ بیندەین لەقنە ئێوە بزانن ئێوە خۆتان مستەکبرن یان نیەن فاسد تۆ بۆ ئەوەڵین بار لە تاریخا تەکت جریانە حەقیقیەکە ڕوبەڕووبووگی ئەژنۆت پێدا ئەدات تۆ هەر خەمزەیە هەر ڕەماڵیە هەر جادوگەریە کە گەرەکتە بیکەی بیکە ئەوەی وا لە چەند تەتابێری بێریە دەر و بیخڕوە دابزانم چیەکەی فکرەکەی چووگی دانێ نەفەر گرتگە تێریتی بە دوودانە حکمەی وەیتە دواوە فکرەکەی ئەم میزانە حقیقەتە ها بەلای منەوە تۆ ئەتوانی بەگرتن و بە کوشتنە جسمە فیزیکیە من تەواوی بکەی تەواوی ناکەین من پێیم بە قودرەتە ئەم مردمە بردگە تیکە تیکە بکرێم ئەمە دواین هەناسەموێت لێ ناچمە دواوە وەلێ مەرگە من نابوودی ئێوە دروستەکات و نابوودتانەکەم